بەڵە خۆشەویستان ئەچمال لای هەواڵێکی تر لە ئێستادا کورتە فیلمی فایلی یەک با سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات لە قۆناغی مۆنتاژدایە. ئەم کورتە فیلمە لە سیناریۆ دەرهێنانی سۆنیا جەلیل زەنگەنەیە و ژمارەیەک لە ئاکتەرە دیارەکان تایدا بەشدارن، لەوانە نەرمین کاوانی یەکێک لە ئاکتەرە دیارەکانە و یەکێک لە پێشکەشکارە دیار و سەرکەوتەکانی کورتسات کە ئەویش پێشکەشکاری دیار ئاری عومەر وەک ئاکتەر لە ناو کورتە فیلمەکەدا بەشدارە. کورتە فیلمی فایلی یەک با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتساتە و لە سیناریۆ دەرهێنانی سۆنیا زەنگەنەیە بەرهەمی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیە و بە سپۆنسەری سەرەکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا بەرهەم دەهێنرێت. پێشکەشکاری دیاری کورتسات ئاری عومەر بۆ یەکەمین جار وەک ئاکتەر لەم کورتە فیلمەدا نواندن دەکات. هەروەها ژمارێک لە ئاکتەری بەتوانە وەک نەرمین کاوانی، تێشونامی، ژینۆ کەیوان، بنار ئەبوبەکر، هەژار فەخرەدین و چەندینی تر بەشدارن. کورتە فیلمەکە لە ئێستادا لە قۆناغی پۆست پرۆدەکشندایە و بەم زوانە ترۆیلەری بەرهەمەکە بڵاو دەکرێتەوە.